ساڵی 98 ساڵی ترس بۆ ڕژیم، ساڵی هیوا بۆ خەڵک. ڕۆژی دووشەممە 22 ئاوریل لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی مایک پۆمپێۆ وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسی لەوە کردووە کە ئەمریکا بەنیاز نییە لێخۆشبوونە نەوتیەکانی ئێران نوێ بکاتەوە و مۆڵەتە 180 ڕۆژەکەی ئەو لێخۆشبوونە ڕۆژی 2 مانگی مەی واتە هەفتەیەکی دیکە کۆتایی پێدێت. ئەم هەوڵەی دەوڵەتی ئەمریکا لە چوارچێوەی سیاسەتی بە سفر گەیاندنی فرۆش و هەناردەی نەوتی ئێران دێت بۆ بەچۆک داهێنانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گوێڕایەڵکردنی بەخواستەکانی کۆمەڵگای نێونەتەوەییەوە. لە کاتێکدا زۆرێک لە چاودێرانی سیاسی لەو باوەڕەدا بوون کە لانی کەم ئەم لێخۆشبوونە نەوتیانە بۆ چەند وڵات نوێ دەکاتەوە، ڕاگەیاندنی ئەم هەڵوێستەی ئەمریکا لە بازاڕەکانی نەوتی جیهانی کاردانەوەی لێکەوتەوە و نرخی نەوت 3% لە چاو نرخی نەوت لە ئاوریلی ساڵی 2018 بەرزتر بوویەوە. چاوەڕوان دەکرا کە حەزبی بڕانەوتی ئێران لە بازاڕە جیهانیەکان کاریگەری لەسەر نرخی نەوت دابنێت. بەڵام ترامپ بەڕاستپاردنی کارناسانی تایبەتمەند بۆ لێکدانەوەی ئەگەری نەمانی بەشە نەوتی ئێران لە بازاڕە جیهانیەکان تا چەندە کاریگەری لەسەر نرخی نەوتی جیهانی دەبێت. بۆیە بەرزبوونەوەی نرخی 3% نرخی نەوت بە تایبەت بە دوای ڕاگەیاندنی هەواڵەکە چاوەڕوانکرا بوو. بەڵام راپۆرتی کارناسانی بواری بازاڕی نەوت بە ترامپ باس لەوە دەکات کە بەهۆی پڕبوون و یان پاشکەوتکردنی بڕەنەوتێکی زۆر لە ماوەی ئەم 180 ڕۆژە لە ئەنبارە نەوتیەکان نرخی نەوت زۆر بەرز نابێتەوە. ئەگەرچی خودی ترامپ لە ئیستادا ڕەنگە بۆ ڕاکێشانی خەڵک بۆ کەمپەینی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 بەرزبوونەوەی نرخی نەوت لە قازانجی خۆی نەبینێت، بەڵام بە لەبەرچاو گرتنی بوونی یەدەکێکی نەوتی زۆر لە ئەمریکا و لە هەمان کاتدا پێویستی هەنووکەیی ڕەکابەرە ئابوووریەکانی ئەمریکا و لە سەرو هەمویانەوە وڵاتی چین زۆریش بێمەیل نییە کە نرخی نەوت بەرز ببێتەوە. بە پێی خشتەی پلانەکانی ئەمریکا بۆ قەرەبووکردنەوەی کەمی نەوتی ئێران لە بازاڕە جیهانیەکان، عەرەبستان بەڵێنی داوە کە ئەو بڕە کورت هێنانەی بازاڕی نەوتی جیهانی لەلایەن ئێرانەوە قەرەبوو بکاتەوە. لایەکی دیکەشەوە ژاپۆن یەکێک لەو وڵاتانەی کەوتە بەر لێخۆشبوونەکان بۆ کڕینی نەوت لە ئێران بڕی 15 ملیۆن و 200 هەزار بوشکە نەوتی لە ماوەی ئەم 180 ڕۆژە دێپۆ کردەوە. لە یەکەم کاردانەکان بەرامبەر بە نوێنەکردنەوەی لێخۆشبوونە نەوتیەکان، چین و تورکیا باسییان لەوە کردووە کە گەمارۆ یەک لایەنەکانی ئەمریکا دژی ئێران پێڕەو ناکەن و بەردەوام دەبن لە بازرگانیکردن لەگەڵ تاران. باقی 5 وڵاتەکەی دیکە بە لەبەرچاوگرتنی ڕێژەی گرێدراوی ئابووریان بە ئەمریکا پێناچێت خۆیان بخەنە بەرمەترسی هەڕەشەی گەمارۆ سانەویەکانی ئەمریکا و بە مەرجێک ڕێژەی نەوتی پێویستیان بۆ دابین بکرێت مەیلیان بۆ سەرپێچی لە بڕیارەکەی ئەمریکا نامێت. ئەم پلانەی ئەمریکا بۆ بەسفرگەیاندنی ڕێژەی فرۆشی نەوتی ئێران لە ڕاستیدا گەیاندنی ڕێژەی فرۆشی نەوت بۆ ژێر 1 ملیۆن بوشکەیە لە ڕۆژدا و پێدەچێت بە دوای ئەوەی کە ئەمریکا سپای پاسدارانی خستە لیستی ڕێکخراوە تیرۆریستیە نێونەتەوەیەکان و بە لەبەرچاوگرتنی قۆڕکردن و نفوزی ئوختاپوسی سپا لە بەشی ئابووری ئێران و بە تایبەتی نەوت لە بە ئەنجام گەیاندنی ئەم پلانەی نزیک بۆتەوە. جیا لە کاریگەریەکانی بە ئەنجام گەیاندنی پلانی ئەمریکا بۆ دابەزاندنی ڕێژەی نەوتی هەناردە لەلایەن ئێرانەوە لە ئاستی نێونەتەوەیی، کاریگەری گەورەی لەسەر ناوخۆی ئەو وڵاتە دەبێت. بە لەبەرچاوگرتنی ئابووری وابەستەی ئێران بە هاوردە و دابەزینی داهاتی نەوتی ئێران، سەرەڕای ئەوەی کە تا هەنووکەش کاریگەریەکانی لە زۆرێک لە بوارەکانی کشتوکاڵ و پیشەسازی و نەوت بەرچاوە، چاوەڕوان دەکرێت دۆخەکە لەوە زیاتر تووشی شڵەژان و تەنگەژە بێت.
بۆ هەڵسەنگاندنی ئابووری ئێران ساڵی 2019 زۆرتری سەرنجەکان بۆ گەڕانەوە و کاردانەوەی گەمارۆکان بۆ سەر ئێرانە و پێوەڕی سەرەکی بۆ ئەو هەڵسەنگاندنەشە، ئەگەرچی بە تیرۆریست ناساندنی سوپای پاسداران ئەوەندەی دیکە کاریگەریە نیگەتیڤەکانی سەر ئابووری ئێران قوڵتر دەکاتەوە، هەرچەند دیاری نەکردنی کاریگەریە مەنفیەکانی گەمارۆکان و خستنە ناو لیستی تیرۆریستی سپا کارێکی زەحمەتە، نەک بەپێی ئامارە درۆینەکانی خودی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەڵکو بەپێی ئامارەکانی سندوقی نێونەتەوەیی پوڵی جیهانی، بانکی جیهانی و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، ئێران تووشی تابەزینی بەرچاوی گەشەی ئابووریە. بە دوای ڕێکەوتنە ناوەکیەکەی ئێران و 6 زلهێزی جیهانی، گەشەی ئێران لە ساڵی 2017 گەیشتە 12%، لە کاتێکدا ساڵی ڕابردوو بۆ مینهای 14% دابەزی و چاوەڕوان دەکرێت گەشەی ئابووری ئێران لە ساڵی 2019 بۆ مینهای 6% داببەزێت. بە بەراورد لەگەڵ گەشەی ئابووری وڵاتانی ناوچەکە، ئێران تەنیا وڵاتێکە کە گەشەی ئابووریەکەی منفیە، واتە نەک هەر هیچ ئاستێک لە گەشەکردنی لە بوارە جیاجیاکانەوە بەخۆی نابینێت، بەڵکو ژێرخانە ئابووریەکانی ئێران دادەڕمێن و لە جیات گەشە و پێشکەوتن، پاشچوون و بچووبوونەوە بەخۆیەوە دەبینێت. لە راپۆرتی سندوقی نێونەتەوەیی پوڵ وەک باوەڕ پێکراوترین دامەزراوە بۆ هەڵسەنگاندنی ئابووری جیهان، جیا لە خستنە ڕووی ڕێژەی گەشە و داکشانی ئابووری ئێران، ئامارێکیشی لەسەر ڕێژەی هەڵاوسانی ئەو وڵاتە بڵاو کردوێتەوە. هەڵاوسان بەواتە کوردی و کورتیەکەی گران نییە و ئەگەر لە ئاستێک تێپەڕێت دەبێت بە قاتوقڕی. بەپێی ئاماری ئەو ناوەندە، ڕێژەی هەڵاوسان لە ئێران بۆ ساڵی 2018 30% تێپڕاندووە و پێشبینی دەکرێت ساڵی 2019 بۆ 40% بەرز ببێتەوە. ڕۆژی دووشەمە فەرهاد دژپەسەند وەزیری ئابووری ئێران لە پێشانگای بورس، بانک و بیمە لە تاران ڕایگەیاند کە ساڵی 1398 ساڵێکی باش نابێت بۆ ئابووری ئێران و هەندێک لە چاودێرانی ئابووری لەو بڕوایەدان کە نرخی هەڵاوسان تا 50% بەرزە بێتەوە و ئەوە ڕێک ئەو گرانی و قاتوقڕیەیە کە سەرڕای سەروەت و سامانی گەورەی ئێران، خەڵکی ئێران لە ئەنجامی دەسەڵاتداری نظامی کۆماری ئیسلامی تووشی دەبن. جێی سەرنجە کە ڕێژەی هەڵاوسان یان هەمان گرانی لە سوودان 50% ڕاگەیەنراوە کە شۆڕشی خەڵکی ئەو وڵاتە و ڕووخانی ڕژیمی دیکتاتۆری ئیسلامی و پێشێلکاری مافی مرۆڤی عومەر حەسەن ئەلبەشیری لێکەوتەوە. هەموو ئامار و ئاماژەکان لە بەراوردکردن ئێران بە ئاشکرا بەرەو بە سوودانی بوون دەڕوات. ئەوەی کە هەمووان و تەنانەت بەرپرسانی کۆماری ئیسلامیش دانی پێدادەنێن دۆخی خراپی داهاتووی ئێرانە کە تا دێت بەرەو ئاستێکی مەترسیدارتر هەڵدەکشێت و ژیانی خەڵکی ئێران دەخاتە تەنگەژەوە. بوومەلەرزە، سێڵاو، هێرشی کولە، نەخۆشیەکانی پاش سێڵاوەکە، گەمارۆ ئابووریەکانی سەر کۆماری ئیسلامی، ئابووری ئێران و خەڵکی ئێران بەرەو هەڵدێر دەبات. کەمتەرخەمی کۆی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی ئێران و دابینکردنی ژیان و گوزەرانیان، ئاژاوە گێڕی و هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ وڵاتانی ناوچەکە و پرۆژە زیانبارە شەڕەنگێزی و ئەتۆمیەکانی و پشتگوێخستن و پێشێلکردنی مافەکانی مرۆڤی خەڵکی ئێران، تاڵان و تاراژی سەروەت و سامانی خەڵک لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە وای کردووە کە ئێران ببێتە جەهەنەمێکی ڕاستەقینە. خەڵکی ئێران لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا دوو شۆڕشی گەورەیان ئەنجام داوە: شۆڕشی مەشروتە و شۆڕشی ساڵی 1357. بە دڵنیاییەوە بە لەبەرچاوگرتنی ئەزموونی ئازادی خوازی خەڵکی ئێران، پتانسیێڵ و توانایی شۆڕشێکی دیکەشیان بۆ تێکەوە پێچانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەیە. لەوەها دۆخێکدا
کە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی دەستی بەسەر سەروەت و سامانی ئەو خەڵکەتا گرتووە، تاڵانی دەکات، تەخشان و پەخشانی پێدەکات و ئەو سەروەتە لا بری تەرخانکردنی بۆ خۆشگوزەرانی و ئاودانی و پێشکەوتنی ئێران دەیدات بە گروپە تیرۆریستیەکان و ئەقماری خۆی لە ناوچەکە بۆ نانەوەی شەڕ و ئاژاوە و دژمنکاری و کشتوبڕ. ئێران وڵاتێکی دەوڵەمەندە و دەتوانێت بە چەند قات زیاتر لە دانیشتوانی ئیستای خۆی و بە ئاستێکی بەرز و هاوشێوەی ژیانی خەڵکی وڵاتانی پێشکەوتووی جیهان بژێنێت. بەڵام چونکە کۆمەڵێک جەردە و دز و پیاوکوژ حکمی ئێران دەکەن، تا دێت زۆرتر و زیاتر خەڵک تووشی ڕۆژڕەشی و زەلالەت دەبن. چارەسەری بنەڕەتی و هەمیشەیی بۆ کۆتایی هێنان بەو نەهامەتیانەی کە ماوەی 40 ساڵە بەسەر خەڵکی ئێراندا دێت ڕووخان و تێکەوە پێچانی یەکجاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە. لە ئیستادا کە ئاراستەی ڕووداوەکان و زەخت و فشارە نێونەتەوەیەکان و لەسەر و هەمویانەوە ئامریکا بۆ بەچۆک داهێنانی بەخواست و مەیلەکانی بەرەو لاوازترکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی و دەسەڵاتی ناوەندی لە تاران دەڕوات. ئەمە دەرفەتێکی گرنگ، مێژووی و زێڕینە بۆ خەڵکی ئازار چێشت و بەشمەینەت ئازادی خواز و ماخوازی ئێران کە بخڕۆشێن و ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵپێچن و بۆ هەمیشە بیخەنە زبڵدانی مێژووەوە. ئاسۆی ڕوونی گەشانەوەی ئێران و خەڵکی ئێران لە گرەوی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامیدایە.